يعني وا زۆر کێفی میتێەوە خۆش ینی دڵخۆشم بۆ ئەم کەسانە هەموو بۆ ڕۆژاوا دەنگی یەکە. بەڕاستی ئێمە وەکو کوردی ڕۆژاوا سپاسیتان هەکەین، سپاسی گەلێک کوردستانی خۆمان هەکەین، سپاسی هەموو کورد لە دنیاکەن کە پشتگیری بۆ ڕۆژاوای کرد. ئەمە شتێکی زۆر باشە، شتێکی زۆر گرنگە بۆ ئەم کاتێک کە ئێمە ئێستا تێدەنێ مۆرالی هەموو کەس بەرزێ. ئێوە خۆتان خەڵکی ڕۆژاوا چەند ساڵە لە سەیمانی دەژین؟ تقریبان 10 ساڵ بووە لە کوردستانە. باشە ئەم جارە ئەم پشتگیریکردنەی کورد لە شاری سەیمانی و لە شارەکانی دیکە ئێوە چه هەستێکتان هەیە؟ پێشبینی ئەوەتانە کرد ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کورد لە هەر بەشێکی دنیا لێی بخەومێ هەمووی ئاواها و خەم و هاوسۆز بن؟ بەڕاستی ئێمە پێشبینیمانەکرد چونکی دروشمێ ئێمە کە ئەڵێن دوو یەکێکی یعنی واتە کورد هەموو یەکێ اینجا ئێمە ئەو ئازارێ لە هەر شوێنێک لە کوردەکان ڕووی بدێ. ئەمە جێگەی شانازی مەسەلەن کوردەکان پێکەوە بە یەکەوە بە یەک دەنگ بە یەک دڵ بە یەک ئاڵ هەمویان لەو شتانە بەشدارە بن. بەڕاستی یان ئەمە شتێکی زۆر گرنگە. ئێمە ئەبێ ئەم بەهایانە مەسەلەن بنرخینن، ئەبێ ئێمە وەکو میدیا ئێمە سپاسی هەمووتانەکەن، یعنی بەڕاستی وەکو بڵێن فۆکسێکی بەعام هاتە سەر ئەم مەوزوعە هەموو کەسی تر یعنی وەکو بڵێن بانگەوازی وەکو بڵێن هەموو کەس هاتە سەر خەت، هەموو کەس هاتە مەسەلەن خۆی بە خۆدانی ڕۆژئاوادی. ئەمە شتێکی زۆر گرنگە. ئێمە سپاسی هەموو کەسەکەن، سپاسی هەموو کوردەکەن لە دنیا کە ئەمڕۆ بەشدارێ لە دۆخی ڕۆژاوا و لە پرسی ڕۆژاوا. جگە لە هاوسەرەکەت چیکە تێناوە ئەمڕۆ بۆ ئەم ڕێپێوان و چالاکیە؟ منداڵەکانیش تێناوە هەمووتان بەشدارن ئەمڕۆ؟ ئەرێ وەڵا هەموو ئەمڕۆ بەشدارن. باشە کەسوکارت لە ڕۆژاوا دۆخیان چۆنە؟ ئاگاتان لیان هەیە؟ ئەرێ وەڵا ئاگات لێ هەیە وەڵا تۆزێکی ینی زەحمەت نینە يعني خزمة ملكوباني هنا الحسكة هنا القامشلو الهم باجارة التلتمر يعني همو باجاري روجافا يعني ملتي ملنا خلكي من خزمة من لنا يعني آب من خالن آموج همو لنا توزكي يعني زحمة بوكوباني زور زحمة هذه لا بتشاوان تا دڵخۆشیەکی زۆر دەبینم. پێشبینی ئەکەن ئەم جارە کورد لە ڕۆژاوا سەرکەوێت؟ الحمدلله إن شاء الله يا رب هەموو کورد بوونە سپاس بۆ هەموو کوردستان يعني کوردستان زۆر ئەم جار پێسێ ئەم پشتگیری خەڵک دەبینی هەستی تۆ چۆنە؟ زۆر يعني حسي ئەوە دڵ دەدەگریم يعني ئەوە زۆر کێفی میتێەوە خۆش يعني دڵخۆشم بۆ ئەم کەسانە هەموو بۆ ڕۆژاوا دەنگی یەکە. يعني زۆر سپاس دەکەم بۆەوە. پێشبینی دەکرد ڕۆژێک ئەگەر کورد لە هەر جەیەکی دنیا لێی بقەومێ ئەبەم جۆرە خەڵک پشتگیری بکات؟ زۆر باشە زۆر خۆشی هەموو سپاسی هەموو کوردەکەم.